ناو بازاری شاری سلێمانیە و دوار ڕۆژەکانی مانگی ڕەمەزانە. جەژنە پیرۆزە لەگەلی کوردستان و لە نەتەوەی کورد و لە هەموو پێگاتەکان پیرۆزەکەم. با خەڵک دڵەکانیان پاکەنەوە ئەو ڕق و کینەی کە پێشتر هەیەی لەگەڵیا با لەم جەژنە بیسرێتەوە و چونکە جەژن وان ناسراوە کە زیاتر خەڵک ئاژێ بێتەوە لەگەڵ ئەو کەسەی ئازی کردووە. سات و وەختی جەژنی ڕەمەزانی ئەمساڵ جیاوازە و حکوومەت ڕایگەیاندووە بۆ ڕۆژانی جەژن قەدەغەی هاتوچۆ جێبەجێ دەکەن. بۆیە هاوڵاتیان جەژنە پیرۆزەیان بۆ کەسوکاریان هەیە. ئەڵێن کەرەنتینەوە قەیچێکا با ئینساندان بەخۆیان بگرێت و جەژنەکانی تر نەچێتە ئەم لاولاو قەیچێکا لە ماڵەوە دانشین بە مۆبایلەکانمان مەسلێنین بۆ خزم و کەسوکارەکانمان و قەیچێکا با ئەم ساڵ وەکو جەژنەکانی تر نەبێ بچینە دەرەوە با پابندی ڕێنمایەکان بین بۆ خۆمان و بۆ هەموو کەسێکیش. وەڵی فەرقی زۆرە. یەکەم بە بۆنێ ئەم نەخۆشی کەرنتین و مەریتنەوە و کۆرۆناوە، دووەم مەعاژ نییە، کاسبی نییە، ئیش نییە. هاوڵاتیان دەڵێن بەوەی ڤایرۆسی کۆرۆناوە لە جەژنی ڕەمەزانی ئەمساڵ زیاتر بە نام و تەلەفۆن جەژنە پیرۆزە لە یەکتر دەکەن و لە پێناو پاراستنی سەلامەتی بۆ هەمووان و پابندبوون بە ڕێنمایەکانی تەندروستی. بە تاکید کە ئێستا قەدەغیان ڕاگەیانەوە بۆم جەژنە شتێکی زۆر باشە کە لە ڕێگەی مەسەن تۆڕێکەوە مەڵایەتەکان و مۆبایل و ئەوانەوە لە ڕێگەی پەیوەندیکردنەوە توانیت پیرۆزبایی خۆتی بۆ دەربڕیت، دڵخۆشی خۆتی بۆ دەرببڕیت و سم پیرۆزبایی جەژنی لێوکە شتێکی زۆر ئاساییە و هەرچەند پێشتری ژەمە کراوە چەند ساڵێکە سەردانیکردن کەم ببەوە، بەڵام میترم جەژنە بێ بە ڕەسمی بە شێوەیەکی ڕەسمی ئەوە سەردانیکردن نامێنێ. پیرۆزبایەکان بەڕای من ئەم میلەتە پێویستی بەوەیە بپارێزرێ. جەژنش واتە ڕۆژێکی خۆش. من تەمەناکەم هەموو میلەتەکەی خۆ میلەتی کوردستان بەخۆشیە بژێردوو لە هەموو مەشاکیلێک، بە تایبەت کە ئێستا نەخۆشی کۆرۆنا هەیە و حەساری اقتصادی هەیە و هەروەها حەساری اقتصادی مەبەسم کەموچە و مەبەسم ئەو بارەگرانیە کە زۆرینەی خەڵک لەسەرێتی. هەرچەندە ناو بازاری شاری سلێمانی قەرەباڵغی هەیە و هاوڵاتیان پێداویستی خۆیان دەکڕن ئەوەش دەخەنە ڕوو کاری خۆپارێزیکردن گرنگە بۆ سەلامەتی و بەرژەوەندی گشتی. ئەحمەد ئیسماعیل گەلی، کوردستان، سلێمانی.